بیستانی بەڕێز و خۆش سڵاوتان لێبێ خۆشحاڵ لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ستودیۆی پەروەردەی بە بەڕێز و خۆشەویستەکەن خۆشەویستان بەرنامەی ئەمجارە تایبەتمان کردووە بە بوارێکی پزیشکی زۆر گرنگ ئەویش بواری مناڵە بە خۆشحاڵی و میوانداری دکتۆر بەڕێز خالد حەمە ساڵح پسپۆرە نەخۆشیەکانی منداڵمان کردووە دکتۆر گیان بەخێر بێ خۆش سپاس باس لە خۆراکی منداڵەکەی ئەزارین مناڵ هەرێکێک و تەمەنێکی جیاوازی هەیە بە پیجاکاریەکان ئەو ڕۆژەی کە لە دایکە بێ کە لە دایکی لای دایکی پەروەردەکرێت بەجیا کەڕاوانە ئەکرێت لە دەرەوەی ماڵ دوورەخرێتەوە لە داینگەیە لە باخچی ئەنجا ناوەندەکانی خوێندن وەکە زانین کە لە ئێستادا ئەیتر وەرزی کردنەوەی دەرگاکانی خوێندنە ئەگەر دایک لە ماڵەوە بێ ئەوە جیاوازە بۆ بەخێوکردنی مناڵەکەی بڵێم خێزانێکی ماڵەوە بیاژنی ماڵەوە بێ بەڵام لە دەرەوە بێ کارێ بکارزانانی کەسە زۆر پەیدایکان لە دەرەوەن بێگومان ئەمە مناڵەکان ئەرکێکی قورسترێک کەوتە سەرشیان لای کە سوکارەکان پەروەردەکرێن یا لە دایانگە و باخچەکان و ناوەندەکانی خوێندندا بەڕێز ناوەکو پسپۆرێکی مناڵ ئەگەر باسێکی پێناسەیە بکەین لەوەی کە مناڵۆ نییە هەرکێک و تەمەێکی جیاوە پسپۆری خۆتان چۆن تەمەوەکو با بڵێن بە پێی پسپۆری مناڵان مناڵ کرێ بە چەند قۆناغێک و دوای لەدایکبوونی قۆناغی ساواییە کە لە 28 تەمەنی ڕۆژی تەمەنی هاتاکو 28م ڕۆژ بە پێوتێ ساوە لە دوای ساوە ئەچێتە قۆناغی ترۆ کە پێوتە ئینفانت وەکو بڵێ قۆناغێکی مناڵی و با بڵێن شیرپێدان لە 1 ساڵ و تاکو 3 ساڵ پێوتێت تۆدلەر وەکو پێڕەوکە کە مناڵ یعنی تازە خەریکەی پێگرتنەوە ئەڕوات تر لە 3 ساڵەوە تاکو 6 ساڵ پێوتێت سپیری سکوڵ ینی قۆناغی پێش قوتابخانێت لەم قۆناغایە کە مناڵەکە ئەچێتە باخچە و یان ڕۆزەکان دوای ئەوەش ئەبێ بە سکوڵ ئەیچ کە لە 6 ساڵەوە بەدواوە تاکو تقریبان قۆناغی 12 ساڵ تر لەو کاتە بێتە قۆناغی گەنجەتی یا هەرزەکاری کە لە دوای 12 هەندێک بەپێی مناڵەکان ئەگۆڕێت و لە دوای هەشتەوە ئەچێتە قۆناغێکی پێگەیشت و کە پێوتی ئەدەڵت طبعاً ئەم قۆناغبەندیانە ینی ئەهمیەتی خۆی هەیە چونکە گەشەکردن تیا جیاوازە پێویستیەکانی خۆراکی شتیایە جیاوازە شێوازی مامەڵەکردنی دایک و باوک و با بڵین دەوروبەرەکەشیان بەپێی با بڵین ئەم تەمەنانە لەگەڵ مناڵەکە گۆڕێت بەڵێ بێگومان کە باسی خواردنی خۆراکەکەین ئەمە نەک بۆ مناڵ بۆ گەورەش و بۆ مناڵ زۆر زۆر گرنگە لەناو کوردەواری خۆماندا سێژەمە خواردن هەیە بەیانیان نیوەڕوان ئێواران ئەوی ئەنی زۆر گرنگی پێنادەین کە بە پێی زەمان ئێستا ئەتوانین بڵین باشتر گرنگێکی پێدرێ بەبوونی ئەو دەستگایانی ڕاگەیاندن کە باز هەرجار و بابەتێکی پزیشکیەکرێکی لەو بابەتانە زۆر گرنگە خواردنی خۆراکە لە کاتی بەیانیانە ئێمە بابەتەکەمان تا تایبەتەکەین بە خواردنی خۆراک لە منداڵدا بابزانین گرنگی هەیە بەیانیان خواردن بۆ مناڵ و تەمەنەکان جیاوازی هەیە خۆی ئەتوانین بڵێن خۆراک یەکێکە لە پێویستیە سەرەکیەکانی هەموو مرۆڤێک پێکۆمان نەک هەموو مرۆڤێک هەموو زیینەوەرێک کە لە سەر زەویە هەیە زۆر جار ئێمە وەکو با بڵین ئینسان ینی مناڵ بیا گەورە بێت پێکاتی جسممان هەمان ئەو پێکاتانن کە لە خۆراکە هەن بۆیەکە لە زۆر ڕۆوتراوە خۆراک ئەبێتە هۆی دیاریکردنی شێوازی بیکردنەوەی ئینسان شێوازی تەسەڕفی ئینسان شێوازی گەشەکردنی ئینسان تەنانەت یعنی شێوازی تەبیعەت و هەڵسوکەوتی کەسەکە دیاریەکە زۆر جاڵی پێم بڵە چیە خۆی پێ دەڵم تۆکیت یعنی تەنانەت بەو تعبیرە کە باسەکرێت بۆیەکە خۆراک گرنگیەکی زۆری هەیە بە تایبەتی بۆ مناڵ بەتایبەتی ئەو مناڵانی کە لە قۆناغی گەشەکردنیکی سەریعان بەتایبەتی ئەو مناڵانی کە ئەچنە قوتابخانە و خەریکی خوێندنن و لە هەموو ژەمەکانە زیاتر با بڵێن ژەمی بەیانیانە طبعاً خۆراک دوو بەشی ڕئیسیمان هەیە ئێمە بەشێکی پێوتێت ماکرۆنیوترنت ئەمانە کە پێویستمان بە بڕێکی زۆرە کە ئەوش مادەی کاربۆهیدراتە پرۆتینە چەوریە جۆرێکی ترمان پێوتێ مایکرۆنیوترنت ئەمانە پێویستیمان کەمە بۆی بەڵام بەبێ ئەوەی شەر ناتوانین بژین کە ئەمەش ڤیتامینەکانە خوێکانە کە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەمان هەچەند کالۆریمان نایەنێ بەڵام ڕێخستنی هەموو ئیشەکانی جەستە لە ڕێگەی ئەمانەوەیە کارچەند ئێمە بە بڕێکی کەم پێویستمان پێێتی بۆیەکە خۆراک پێویستە بۆ ئینسان بۆ گەشەکردن چونکە مناڵ لە قۆناغی گەشەکردن ئەگە خۆراکی پێویست وەرنەگرێت گەشەشی پێویست نییە خۆراک پێویستە بۆ
دروستبوونی بەرگری مناڵەکە بۆی تووشی نەخۆشی نەبێت چونکە لە کەمی خۆراکە لە کەمی کۆمەڵە ڤیتامینە لە کۆمەڵێک معادینە ئەبێت هۆی دابەزاندنی سیستەمی بەرگری ئەو کەسە بۆیە کات زوو تووشی نەخۆشیە بێت خۆراک پێویستە بۆ چاکبوون لە نەخۆشی کەسەکە تووشی نەخۆشی بووە خۆراکی پێویستە بۆی چاک بێتەوە لەو نەخۆشیە خۆراک پێویستە بۆ ئەوەی کە ئینسان حرەکە و جوڵەی هەبێت بەبێ خۆراک جوڵە و حرەکە ئەکتیڤیتی چالاکی نامێنێت خۆراک پێویستە بۆ ئەوەی کە بەتاتی ئەو مناڵانی کە لە قوتابخانەن بۆ ئەوەی ئیستیعاب و وەرگرتن و زیرەکیان با بڵێن بە پێی پێویست بێت چونکە زۆر ئەمە شتێکی ینی بەدیهیە حاشە هەڵنەگرە بەڵگەنەویستەکە مناڵە ئەگەر برسی بێت لە پۆلەکە ئەوەندەی خەیاڵی لاسکێتی خەیاڵی لای مامۆسەکەی نامێنێت هەندێک جات دەرەجەی برسێتەکەی ئەگاتە ئەو دەرەجەی کە مناڵەکە تووشی لە هۆشخۆچوونی خۆی ببێت بەهۆی دابەزانی شەکری جسمیەوە بۆیەکە یعنی ئەبێت دایکان و باوکان ئیحتیمامێکی زۆر باش بن بە تایبەتی بە ژەمی بەیانیان لە ئینگلیزاڵێ گۆڵدن میڵ ژەمی ئاڵتوونی ژەمی بەیانیانە زۆر گرنگی پێ بۆ ژەمی بەیانیان لەبەرەوەی کە یەکەم ینی وەکو ژەمی ئێواران نییە تۆ خۆراکی بخۆیت و لەسەری بخەویت کە ئەمە زۆر جار کاریگەری خراپی ئەبێت لەسەر تەندروستی کەسەکە ئەبێتەوەی مەعیدەی تووشی تەرشەڵۆکی ببێت تووشی ڕشانەوە بێت جۆرێک لە کالۆریەکی زیاد لە جسمیان بێن تۆ جۆرە لە قڵەی بۆ دروست بکات بەڵام خۆراکی بەیانیان خۆراکێکە کە ئینسان ئەڕوا بەرەو چالاکی بەرەو ئەکتیڤیتی مناڵێکە لە قوتابخانە ئەڕوات یەکسەر ئەڕوات کە پۆلە و دەرسە خوێنێتەوە و حرەکە ئەکا و جوڵە ئەکات ئەمە هەمووی پێویستی بە خۆراکەیە بۆ یەکە ئەگەر ژەمی بەیانیان ژەمێکی ینی ئاڵتوونی بێت ئەو کاتە مناڵەکە وزەیەکی باشی وەرگرت و ئامادەیەکی تایە بۆ ئەوی کە لە قوتابخانە بە چاکی دەرزەکانی وەرگێت خەیاڵی لای مەعیدەی نەبێت جسمی بە مەعیدەوە خەریک نەبێت زیاتر زیاتر وەرەگرێت ئیستیعابی باشترە بێت دوور بکەوێتە لەوەی کە لە خوا نەخواست تووشی لە هۆش خۆچوون بێت بۆ یەکە ینی زۆر جار وتراوەڵێ ژەمی بەیانیان باوەکو و پاشا و شاکان بێت شاهانە بێت ژەمی ئێواران بە هەژارانە بێت بۆ ئەمە ئەم ڕێخستنەوە ئەکە کە ئەم مناڵەت تەندروستێکی باشێ بێت بۆ یەکگە ژەمی بەیانیان ڕێخست ئەو کاتە لە زۆر گرفتی با بڵێن خۆراکی تۆ بە دوورە بیت ئەو مناڵانی کە عفو دکتۆر ئەمە تەنها بۆ مناڵ یا بۆ گەورەش ئەم ڕێنمایی بەڕێز بۆ گەورە شەگرێت بەڵێ بە تەئکید بۆ گەورەش بەڵام ئێمە زیاتر تەوەرەکەمە لەسەر مناڵە ئەمە دوو ئێمە بە تایبەتی مناڵ کە لە وەرزی لەم وەرزای کە ئەچیتنە قوتابخانە لە مناڵەکە پێویستی بەوە هەیە کە ینی بە مرتاحی بە ئاسوودەی بڕاتە ناو پۆلەکەیەوە و هەز بەوە بکات کە ینی مەعیدەی خاڵی نەبێت برسی نەبێت شەکریدا نەبەزێت چونکە ئەگەر شەکرە دابەزی ئیستیعاب نامێنێت جسمی ئینسان با بڵێن دەماخی ئینسان لە 125 بۆ 30 هەموو کالۆری جسم بەکارهێنێت کە کالۆری نەما لە جسمەتی مێشک یعنی نامێنێت ئەم وەرزەشمان کرد ئەبینین کە لەگەڵ هاتنی وەرزی سەرمایە چەندین نەخۆشی جۆرا و جۆر بە تایبەتی لە ئێستاە و لە مۆرزەدا گرنگە دایک و باوەک لە پاڵەوەی کە باسی گرنگی خواردنەکانت کرد بە پێی مۆرزانە کە وەرزی سەرمایە گرنگێکی زیاتر بۆ جووری خواردنەکان بیا بە مناڵەکەی خۆی بە تایبەتی ژەمی بەیانیان ینی ژەمێک بێت ئەوەی کە یەکەم مناڵ پێویستە فێر بکرێت شەوکات لە کاتی خۆیان بخەوێت بۆ دەبخێت چونکە ینی بەیانیان ئینسان کە لە خەوەڵسێت و یەکسەر خۆ بگۆڕێ وڕاو قوتابخانە تەکی هیچی پێ ناخورێت بەڵام ئەگەر مناڵێک زوو لە کاتی خۆیان بخەوێت سعات 6 و هەڵبسێت تەکیت تا 7 و برسێ بێت تەکیت بەڵام ئەگەر سعات 5 دقیقە بۆ 8 و لاشتا لە قوتابخانە بێت تەکیت هیچی پێ ناخورێت ئەو کاتە لە سعات 9 برسێ بێت و ئێتر توانای وەرگرتنی توانای گوێگرتنی نامێنێت توانای ئەوە نییە کە سعات ئەمە ڕێنمایەکی باشە بۆ دایک و باوکی ئەنی ئەوە ناکە کاتژمێر 8 دەوامی هەبێ تۆ چەند دقەیە پێش کاتژمێر ئەش خەبەریکەیتەوە بەلانی کەمونی و سعاتێک پێشەوە هەڵبسێت تاکو مناڵەکە هەست کات ئەوێ شت بخوات برسی ببێت چون ئەگەر خەویش بەریات مەعیدەی ئەکرێتەوە ئەتوانێت شت بخوا بۆیە کە ئەمە یەکەم قۆناغە بۆ ئەوی کە مناڵەکە بتوانێت شتێکی باش بخوات تۆ زووتر خەبەری بکەیتەوە دوو ئەوەندەی تەرکیز ئەەکەینە سەر خواردنی ئێواران پێویستەکە
وا فێر بین کە تەرکیزکەینە سەر خواردنی بەیانیان بۆ ئەمە بۆ مناڵ بۆ گەورەش گەورەش کاتێک ئێمە ینی یەکێک لەو شتانی کە من زۆرجار باسێکم لەگەڵ برادری خۆماڵم بۆچی ئمە ئللا ئەبێ ئێواران خەڵک داوت بکەین بۆ بەهنێ خەڵک داوت ناکەین وەڕا هاتوین ئیلا داوەتەکەشی بە دەربێت کۆبوونەوەکانمان دانیشتەکانمان خواردنە قورسەکانمان چێژ وەرگرتنەکەی ژەمی ئێواران ژەمی ئێوارانی چی کاتێکی زرنگ دوای بانگی مەشتی خراپە لە دوای کاتژمێرتن لە حوتەوە باڕاستی شتێکی خراپە باشتر وایە ئەگەر بتوانانی بیگۆڕ مەسەن میخیتە بەیانیان بەیانیان خواردنێکی باشە بێت ینی مناڵەکە ئەگەر بێمە سەرەوەی پێویستە پێکاتی خواردنەکانیش بگۆڕ بۆ مەسەن مناڵ جاری وایە هەیە بێزارە بێت مەسەن هەموو بانە یەکنەوە خواردن هەموو بانە یەکنەوە خواردن ئەوش بە پێی خێزانەکە بە پێی توانای خێزانەکە ئەگۆڕێت ئیتر ئەگەر ینی باری ئابووری مەجاالە مەسەن با ڕۆژێکی کە بخوااتێ ڕۆژە ماس بخوا ڕۆژێک گوێز بخوا ئەنی بە پێی خێزانەکە چەندێک لە توانایانە هەبوو بتوان گۆڕانکاری بکەن لە جۆری خواردنەکە بۆ مناڵەکە هەتاکو مناڵەکە بێزار نەبێت لە جۆری خواردنەکە چکان مناڵ لە شت زوو بێزارە بێت تەنان مەسن لە یاریکردن یەکنەوە یاری بێزارە بێت تااقەتی نامێنلی لە خۆراکیش بێزارە بێت بۆ یەکە کە تۆ تەنوێعێکتیا کرد مناڵەکە لەوە چێ حەزی بچێت سەر بێت ئەمە شتێکی تازەیە ئەمە هاندانێکە بۆ مناڵەکە کە بیخوا و تەرکیزیشکەنە سەرەوەی کە ئەم خۆراکە یارمەتی دەرەبێ بەوەی کە تۆ لە قوتابخانە زیرەک بی ئەم خۆراکە ئەوەیە کە تۆ لەم توانای ئەکتیڤیتیت باشترێ بێت گەشەکردنت باشترێ بێت بەڵام ئەگەر بە برسێتیەوە بڕۆیت توانای وەرگتن نامێنێت لە مەکتەبە عنیتە دواوە مامۆساش ئەزانێت کە تۆ تەرکیزی نییە بۆ یەکە تەشجیعکردنەکە یەکەم وتمان زوو بخەوێت و زوو هەڵبسێت جۆری خواردنەکانی بۆ بگۆڕی پێکاتی خواردنەکە لەگەڵ گۆڕانکاریەکە خۆی پێکاتی خواردنەکانیش ئەگۆڕێت ئەو کاتە ئەو خواردنانە ئەتوانێت پێویستی مناڵەکە پڕکاتەوە لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی و چکە یەک جۆر خواردن لەوانەیە بێتەوەی ئەوەی کە ڕاستە لە جانبێکەوە ئەتوانێت پێویستی مناڵەکە پڕکاتەوە بەڵام لە جانبێت تۆ تووشی کەمی ئەکات نەقسیەکە لە لایەک تووتی زیادی جۆرێک لە مادەیەکێکا کە ئەو مادەیە خۆی مادەیەکی سود بەخشە بەڵام کە لە حەدی خۆی تێپەڕی ینی زەرر ئەگەینی بناڵەکە هەر ئەوە لە گەورە شاهەیە کە کەسێک گەورەتر لە خۆت ڕێنمایی بکاتیانها شتێکت بە زۆر پێ بکە مناڵ واستەکە زۆرکردنە ئیناتیەک دروستەکە زۆر پێی مناڵ هەیە دوورەکەوێتەوە یان ماڵێت گرینۆکە شتێکە ئەتۆرێ لەوەی کە ئەچێتە پەنایەکە و خواردنەکە ناخوا لەگەڵ دایک باوکە بە تایبەتی بەڕستان وەکو پسپۆری نەخۆشیەکانی منداڵ دکتۆر خالت هەموو ساڵزانی چ ڕێنمایەکی بێ بۆ دایکان بە تایبەتی لەو کاتانە وابکە لە مناڵەکەی ئامادەی خواردنەکەی هەبێ یەکەم مناڵ ینی خۆی لە ڕووی سایکۆلۆژی ئەوەیە کە جۆرێک لە عینەدیتیایە نێگەتیڤنیزمە هەنی ئەو شتی کە تۆ دەوێ بیکە ئەو زۆرجار دایک ڕاکە بە دوای مناڵەکە خواردن غەڵەتە ئەوە غەڵەتە یەکێک لە سەبەکان بەڵێ یەکێک لە سەبەکانی ئەوەی کە مناڵ ناخوا دایک و باوکەکەیە یەکێک لەوانە مەسەن ئیلحاحی لێ یەکەن بە زۆر ئەیانەوەی پێی بخۆن یەکێک لەوانەیە کە مناڵەکە مەسەن لێ ئەدەن لە جاتی بۆ ناخۆی ئەبێ بخۆی بە زۆر جۆری خواردنەکەی با بڵێن تهدید بۆ ئەەکەن بۆ یەکە باشتر وایە مناڵ خواردن وەکو چۆلەکەی تعاملی لەگەڵا بکەی خواردنەکەی بۆ دانە وازی لێبێنە پێی مەڵێ جارێک دوو جار پێوت نەیخوات وازی لێبێنە ینی کەشێکی مناڵانەی بۆ ئامادە بکە ئامادەی بکە و بەجێ بێڵە با خۆی بخوات ینی وای لێبێت یەکێک لە وەڵتانی کە ئەکرێت زۆر جار مناڵیەیت تەژیعەکەی بە شتێکی خراپ بۆ ئەوی خواردنەکە بخوا نە خواردن خۆ شتێکی باشە پێویست ناکات تۆ بەرتیلی بێتی بۆ ئینانە بۆ بخوا بەڵام توانین تەژیعی کەیت بە گەورە بوون بە زیرەک بوون بەم شتانە نابێ عینادی لەگەڵا بکەیت نابێ مەسەن دایکە لێی بات لەبەر ئەوی کە ناخوات بۆ یەکە باشتر وایە مناڵەکە جەوێکی بۆ هادی بۆ دروست بکرێت یەکێک تر لە سەبەبی شت نەخواردنەکان ئەوەیە کە زۆر جار مناڵ دەرگاکەی بۆ کراوەتەوە شت هەیە پێشەوە بیخوات بۆ نمونە هەست دەکات چوکلێتێک نەسەلێکەیە شیرینیەکەیە پێش ژەمەکەی خوا دوای ژەمەکەی دیش ناخوا مەعیدەیە گیرێت بۆ یەکە باشتر وایە یعنی دەرگا نەکرێتەوە بۆی کە بە ئارزوخۆی هەست کاردویستی چی خوارد بیخوات کاتە گرنگە کاتەکان دیاری کاتەکان تهدید کرێت کە تۆ لە ماڵە سێژەم هەیە وەکو نظامێکی ئەسکەری لە سەعات ئەوەندە بۆ منە نانەخورێت دوای ئەو هیچ نامێنێ بیخۆیت ئەو کاتێک کە مناڵەکە هەستی کرد بەمە ئیلتیزامەکە بە کاتی خواردنەکەەوە بیخوات لەگەڵ ئەمە شاندێک جار مناڵ پێویستی لەگەڵ ئەم سێژەمەیە ڕئیسیەکەی کامانە سێ وردەژەمی هەبێت چونکە ئەو جسمی لە قۆناغی گەشەکردنە چالاکیەکی زۆرایە وردەژەمێکیش لە بینیان هەبێت کە پێوتێت سناک وەکو ژەمێکی بچکۆلە
کە لە بینی ژەمە ڕئیسیەکانە بیخوات ئەمە جۆرێک لەوەی کە ئەگەر کەمیەکیش لەوەی پێشوەریگت بێت لە یا بۆی پڕەبێتەوە بەڵام ئەم وردەژەمە ئەم وردەژەمانە ئەتوانێت بە میوەیەک تهدید بکرێت بە شەربەتێکی طبیعی با بڵین بە کوپێک شیر ئەم وردەژەمەی بۆ جگە لە سێژەمە ڕئیسیەکی کە هەیە لە خارجی ئەوە پێویست ناکە مناڵ ڕێگەی پێ بدرێت بە تایەتی ئەو شتانی کە بەهای خۆراکیان زۆر کەمە مناڵ ئەی خوات بەڵام بەهای خۆراکی نییە بگرە لە ڕووی تەندروستیەوە زەرریشی لێ مەسەن چپسە و پسکیتە و نەسەلێەوەها ئەو شتانی کە مناڵ سەریتیەکە بەهای خۆراکی نییە مناڵەکەش چێرەکات قیمەتێکی ئەو توژنیە و قەزانشی پێ ناگەینێ لە هەمان کاتە پڕە لە ماوەدی حافیزە ڕنگ و تام و کە ئەمە هەمووی ئەم ماوادانە ماوادێکی خراپن کاریگەرییان هەیە بە شێوەیەکی خراپ لەسەر تەندروستی مناڵ ئێمە باسی مناڵەکەین کاتە ئێستا لەم بەرنامەکە دایک و باوکێک گوێی لێبێ مناڵ چ پێویستە چ تەمەنێک ینی گرنگە لەوەی لە خێکەڵ خێزانەکە لەسەر سفرەکە دانیشێت ئەتوانرێت مناڵ لە خۆناغی لە نەومانگیەوە دانرێت باشە ئەو خواردنەی مەبستم پرسیارەکەم ئەو خواردنەی کە گەورەکان ئەی خۆن هەمان ئەو خواردنەی نەخێت بەپێی لە دوای ساڵەوە بەڵێ لە دوای ساڵەوە ئەو خۆراکەی کە خێزانەکە ئەیخوا ئەتوانێت مناڵەکەش بیخوا بەڵام پێش ساڵ نە پێویستەکە ئەو بێگومان ئەوە تایبەتمەندی خۆی هەیە بەڵێ لە دوای ساڵ ئەتوانێت ئەو خۆراکانی کە خێزانەکەی خۆن ئەویش بیخوات لەسەر سفرە لەگەڵ بەڵام یەک شتی ترمان لێ تێک نەچێ زۆر جارێ من ئەوەی کە تێبینیم کردوێت لە دایکان دایک بە پێی مێشکی خۆی مناڵەکەی بخوات من کە ئەسمە ماڵێکەوە مەرج نییە بە پێی مێشکی خاون ماڵەکە خواردن بخۆم بەقەدەر پێویستی خۆمە خۆم مەرج نییە ئەو مناڵە بەقەدەر ئەوەی کە دایکی دایناوە یا باوکی داناوە بیخوات بەقەدەر پێویستی خۆی خوا پێویست ناکە پێی بڵێ دەی بخۆ ئەبێت تەواوی کەیت بۆ کە تەواو نەکرد نە خۆی چەندی خوارد بخوا وازی لێ بێت چونکە بەقەدەر پێویستەکانی خۆی چۆنێک پێویستە ئەوەندا خوا چەندێک مەعیدەی سعابەکە ئەوە ناخوا پێویست ناکات تۆ زەختی لێ بکەیت پێویست ناکە شتێکی تر لەو شتانە خواردنەشلەکان مەسەن شەربەت و تەنانەت ئاو ماساویش پێویستەکە پێش خواردن نەخورێت لە دوای خواردنەوە بخورێت کە خواردی جێگەی ئەگرێ بۆی ئەو کاتە خواردنەکەی بۆکو پێویست پێ ناخورێت ئەوەشێکی لەو ڕێگانی کە زۆر جار مناڵ وا لەیەکە کە نەخوات پێش ژەمە ڕئیسیەکە پەرداخی شەربەت دەخوا دوای ناخوات بێگومان دایک و باوک بە حکمی جۆری پسپۆرەکەت ناکە سپۆرەکانی نەخۆشانی منداڵن ئەوەی کە زیاتر ڕووتانتیەکە دایک و باوک کە مناڵەکانیان ئێن بۆ لای باڕێستان دایک و باوک هەیە ینی مەبستم پرسیارەکەم ئەوە بێت نتوانێت لە کاتی خۆیانی دایک واز دەکات لە سۆزی خۆیەکە لە کاتی ژەمەکانە پێش ناخواردنی خۆی لەسەر سفرەکە خواردنەکە با بە مناڵەکە لە دایک و باوک هەرێک ئێمە لە نێو ماڵێکە هەموو ماڵێکە مناڵی تایە ئەمری خواردنیەوە بە مناڵەکەی دەردی بەڕێزت خۆت وتت ئەوە بخوا کە توانای مناڵەکەیە نەک زیادە بەدەر مناڵەکە خواردنەکەی هێناوەتەوە ینی گرنگە دایکەکە بە دیارەوە دابنیشێ چکە خواردنی جوێنی مناڵ جیاوازتر وەک لە گەورەکان ینی مناڵ بە ئسراحەت ئەو خواردنە بخوا بەتەکی خۆی کات پێویستە بەڵام ئێمە بەعومەن ینی بیئەکەمان وا بووە ینی هەروە ڕاهاتوین تۆزێک پلەیمانتیایە لە خواردنە زوو ینی مەسن خواردنێک بە 5 حازرێکم بە نیم ساعت ئەیخۆن ئەمە هەبیتی خۆمان ئێمە وەکو کەسێکی شەرقی هەروە بووین هەروە هاتوین باشتر وایە ینی خواردن ینی کاتی بیدرێ ینی تۆ دەوێت ینی وەکو بڵێ هین بیت خۆشێکی لە خواردنەوەی کە حازر بووە لەسەری نەک بە پەلەپەل و نەجاتی بێ ئێمە زۆر جار شتەکانمان لە کۆڵەکەینەوە مەسەن برسیمان نان خۆین و یاڵە بڕۆین بەلای ئیشەکەمانەوە ینی وا ڕاهاتوین بە حکمی بیئەکەی کە تیاژاوین بەڵام لە ڕاستیە خۆراک ئەبێت لە ئیسراحەت لە ینی جوێک بێت لە ڕووی دەرونی و لە ڕووی جەستەیە و تۆزێک مناڵەکەس بە ئاسوودەی بکات و خواردنەکە بخوات و ینی بۆی ئیسراحەتکەی بە خواردنەکە بۆی خواردنەکە ئیسفادەی لێ بکەیت نەک بە پەلەپەل لە کۆڵی بکەیتەوە بۆیەکە ئەوەیە کە دایک زەخت نەکات لە مناڵەکە ئللا ئەبێ بخۆی وەرە بخۆ دەی ئەبێت تەواوێکی نە خۆی چنی خوارد بابیخوا پێشی ماڵێ خواردندانرا پێویستان کەس بانکی خۆی بابێت فێر بێت کاتی ناخواردنە بابێت یەک شتی تریش هەیە دای وەختە ئینسان یعنی وایە کاتێک کە برسیت بوو مەعیدە جەرەسێک لێیە برسیتە کە وەختەکە تێپەڕی دوایی تر تاقەتی نامێنێت گەورەیش وایە بۆ یەکە باشتر وایە تا ڕادەیەک ژەمەکانمان ڕێک خەین کاتەکەی تهدید کراوە بێ ئیتر وای لێت مەسەن بوو بە سعات ئەوەندە مناڵەکە برسێتی
ئەتوانین ڕۆشنبیری ئێستا کە و دایکانی ڕوتان تێکە ڕۆشنبیری دایکان باشن لە پەروەردەکردنی منداڵە بەتەکیت ینی ئەتوانین بڵین بە حکمی ئەوەی کە دەستگاکانی ڕاگەاندن و دایکەکان مەسەن جاری وایە خوێندنەوەی خۆیان و ئەمانە کاریگەری هەبووە لەسەر ئاستی ڕۆشنبیری تەندروستی دایکان لە هەموو ڕێکۆ نەک تەنها لە ڕێی خواراک ئەو دایک و باوکانەی بە تایبەتی دایکەکان کە بەیانیان ئەچنە دەرەوە ئیتر ئایا مامۆستا بن فەرمانبەرن هەج بوارێکا کار بکەن ئەبینی ئێستا ڕێژەیەکی زۆر دایکان لە دەرەوە کار ئەکەن مناڵەکانیان ئەگەر باسی ناوەندی خوێندن بکەین بە تایبەتی چ لە دایانگە چ لە باخچە چ لە قوتابخانەکان کە ئەچێتە سەرەتاچی لە قوتابخانە گرنگە ئەم دایکە ئەگەر فرێ خواردن نەکەوت بەیانیان خۆی ئەگەر ئەوە ڕاستە کاڵێ پاروێنانی بۆ بکاتە ناو جانتاکەیەوە من ینی ئەڵێم ئەگەر دایکە فرانەکەەوە شتێکە مەسەن ئەتوانێت نەک تەنها پارۆگنا مەسەن پەنیرێکی باتیا بێت ئەتوانێت مەسەن هێلکەیەک شتێک بێت کە قابلەوە نەبێت مناڵەکە پیس بکات و بێتاقەتیکە هەم مناڵەکەی برسی نەبێت بەڵام باشتر وایە مەسەن دایکەکە مادەم وەزعی وایە ئەبێ ینی خەمی خۆی بخوا پێشەوە دایکەکە پێش وەخت هەڵسێت مناڵەکەی هەڵسێنێ خواردن حاضرکە چونکە ئازانێت کە ئەم ئیشێکیە دایم وقتی ئینسان وایە کە ئەگەر ڕوبەڕوو شتێک بێ و پێشەوە ئیسیادات وەرەگرێت بەتادی کە تۆ ئەزانی بەیانی داوامەوەیە شەو زوو ئەخەوی زوو هەڵەسیت و خواردنش حاضرەکەی و لە هەمان کاتیشا لە زۆربەی ئەو شوێنانەیە بەتایەتی باخچەکان یاخۆ ڕۆزەکان باشتر وایە خۆراک بن بە مناڵەکان بەڵام خۆراکی کە باهی خۆراکی هەبێت نەک بە شتێکی ئەو شتانی کە زەرگەن خۆشبەختانەی ساگرنگێک بۆ بوارادرێ ینی ئەوە زۆر شتێکی باشە کە ئێمە دەستخۆشیان لەکەین بەتاتی ئەگەر لە ڕووی تەندروستی و ئەحتیمام برێ بە جۆری خۆراکەکە بە کوالیتی خۆراکە لە ڕووی پاک و خاوێنیەوە لە ڕووی جۆری خۆراکەش و کە ئەدرێتێ خۆراکێکی تەندروست بێت کە ئەمە کاریگەری هەیە لەوەی کە مناڵەکە هەم ینی هەز بە برسێتینەکە هەم تێریش بێت و هەم خۆراکیش باش بخوا زۆر جار مەسەن توانرێت مەسەن سێوێک مۆزێک بدرێ بە مناڵەکە ئەگەر لە فەرزێکە ئەگەر خەبەریان نەبووە حاڵێکی دروستە میوە بخوانی ناو جانتاکەوە ئەتوانێت بەڵام ناڵم بشۆرێتەوە پاکبێت کێشەیەکی نییە ئەوەستم خواردنەکەی بەیانیانی بە سێوێک یا میوەیەک دەست پێ نات ئەوە باش نییە بە شتێکی باش نییە مەسەن لە فێکی پەنیرێک لە فێک بڵین هێلکەیەک شتێک لەو بابەتە بۆی حەزرکرێت و سێوێکیش مۆزێکیشە بێت مەسەن دوای سعاتدا گەهستی کرد بە برسی بە تاتی لە قوتابخانەیە ئەتوانێت ئەوش بەکاربێنێت بەداخەوە ناوەندەکانی خوێندنی ئێمە مناڵ کە لە باخچە تەواو خۆش ئاماژەت پێکرد ژەمە خۆراکێکیان ئەجرێتێش کاتژمێر دەیە یانزە گەر هەڵانە بن و کاتژمێرانەیە ئەمە گرنگە بۆ پەروەردەی مناڵ بە پێی تەمانەکەی مناڵ کە سەرەتا چێتە ناوەندی خوێندن لە پۆلیەکەوە تا قۆناغە جیاکانە پڕە یەک و دووسیەکەی قۆناغێکی زۆر گرنگە لە یەک و دووسی بنەڕەتیە ئەمە خواردنی تیانە کە بەداخەوە لە نازان بۆ هەرێمی کوردستان و عێراق باسەکەم لاانێ لە وڵاتە پێشکەوتەکانە بە پێچاوانەوە کاتێک و ژەمێکی خواردنی ئیسراحەتی تیاابێ ئەمە دروستانی لە کاتژمێر هەشتەوە تا کاتژمێر یانزە بڵێ یانزە و نیو مناڵەکەت تەنها بە پسکیت و جبس پڕێکاتەوەش خۆشمانەزانین کە بینەکانی جارڕستێکی کورتەوە بەڕاکە ڕاکە بەزمێک دروستە بێت خۆی ئێمە ئەگەر قسەکەمان بۆ ئەم کاتە نەبێت ئەمە ڕێنماییەکی گشتی بێت وەختێکی تایبەتاتی ئەپەڕین بەڵام لە ڕاستە لە وەزعێکی زۆر ئاسایە پێویستەکات خۆی بۆ خۆی جیهەی پەیوەندیدار بیر لەوە بکاتەوە بەڵێ شتێکی زۆر پێویستەکات بەتاتی لەو قۆناغەیە بۆ لە جامیعایە هەیە مەسەن خۆراکەیە و خەڵک مەسەن لە زانکۆکانە هەیە کافتریا هەیە چێشخانە دی خۆی لە ئەساسە پەروەردە ئەبێت لە بنەڕەتیوە لە ئیبتیدایی و دەست پێ بکرێت لە سەرەتایی و دەست پێ بکرێت مناڵێکی سەرەتایی تۆ ئەگە ئەساسێکی باشە بۆ دروست کرد هەر بە باش ئاڕات بۆ کۆتایی بەڵام ئەگەر ئەساسەکەی باش نەبوو هەر بە برسێتی و هەر بە شێوازێک لە متەزمی هێنا دوای هە بەناڕێکی دەرەچێت بۆیەکە جیهەی پەیوەندیدار حکوومەت وەزارەتی پەروەردەبێ بیر لەوە بکاتەوە لە قوتابخانەکانە خۆراکێک هەبێت لە مەسەن دوای دەرزی دووەم و سێم مناڵەکە وەری بگرێت هەتاکو جارێکی تر وەکو ڕیفرێش ببێتەوە جارێکتر نێبێتەوە بۆ وەرگرتنی ئەو معلومەی کە مامۆساکە پێی ئەدات بە حاڵەت تێنەگەین ئەگەر بینەرەکانمان گومان لێم بینەرمان بن لەوەی کە لەفەیەکێ چنۆکاو بێ چ ئەگەر هەڵە نەبن پەتاتی سوورۆکراوە بێ ئەم خواردنانە هەیە لە ناوەندەکانی خوێندن بە تایبەتی و کافتریاکان من پەتاتی سوورەکراو لەگەڵ هانی چونکە ئەو ڕۆنێ لەوە چەند جار بەکار بێت بەڵام نۆکاو شتێکی باشە وەریگرێت هێلکی کوڵاوقی چێکە
نا ئەوە نیە لە ناوەندەکانی خوێندنەوە ببێت شتێکی زۆر باشە مناڵەکە شیر هەبێت شیری کوڵاو بادا بنێن لە حاوندەکانە پەروەردە وەزارەتی پەروەردەکە بیکا بە مەرج بەسەر حاوندەکە تۆ شیر ئێهێنی بەم نرخێژەی فرۆشیت ناڵم شیرێکی بکوڵەت و مناڵ بسووتێنێت هەر شیرێکی ساردیش بە قیچێکە باوەری کرێ مناڵەکە هێلکەی کوڵاو نۆکاو با دابنێت مناڵەکە لەو کاتێکە سعاتدا و کاتیشی بدرێتێ مێمترش ئەگەر مەسەن چارێکێ دائەندرێت مەسەن لەم چارەکە ئەتوانرێت پۆلەکان ینی ڕێک بخرێت مەسەن دانیکیان لە دەرزی دووەمان مەجموعەکە مەجموعەکان لە دەرزی سێمە بچێت خۆراکی خۆی وەرگێت با دەرزێ لەو دەرزانێت کە هەیە لەو کاتەیە فراغ بێ بۆ خواردن کاتەوە ڕاکەڕاکەی کەیکا زۆر مناڵەکان بەداخەوە زیاتر بە بسکیت و جبس و بن و قەڵفڕی بەڕاستی ئەوە بێ لەوری خواردەکەشەوە پەلە پەلەشکەی خۆن بەڵێ ڕێگری لەوە بکرێ بەڕاستی ینی لەڕووی تەندروستی شتێکی خراپەوە بەتاتی کە ئەمە تکرار بێت و ڕۆژانە هەموو ڕۆژە مناڵ چپس بخۆ هەموو ڕۆژە مناڵ ئەو خواردنانە بەکاربێنێت کە لەڕووی تەندروستیەوە زەرەر لە مناڵەکان سوودی پێ ناگەین ڕاستە مایدەی تێرەکان بەڵام لەڕووی تەندروستیەوە بەهای خۆراکی نییە هەمووی ماوەدی حافیزە هەیە ماوەدی ڕەنگە ماوەدی تامە کە ئەمە هەموو ماوەدێکە کە ئەمانە کاریگەری خراپیان هەیە لەسەر تەندروستی مناڵ دکتۆرگیان بابەتەکە قسەکردن زۆر هەڵەگرێت بێگومان لە بواری مناڵی شەوە زیاتر بواری پەروەردە ئەگە دو قسەت هەبێ مسپاس دەکەم وەڵا لەگەڵ هیوای با بڵێین لەرساخی بۆ هەموو مناڵەکان دایکان و باوکان پێویستە کات کە لە خەمی ئەوە بن کە مناڵەکانیان بە برسیەتی نەنێرن بۆ قوتابخانە و وەکەوەی خۆت باس کرد باشترین ڕێنمایی ئەوەیە نیو کاتژمێرێ پێش هەڵبسێ سەعاتێکیش باشترە هەتا مناڵەکە هەست کات کە خواردنێکی خواردنەخوات بە برسێتەکە و کاتێ بەتێری ئەڕاتە بناوەندەکانی خوێندن و باشتر ئەتوانێت وەکو باشماکە کە خواردن نیە لەوانی خواردنی کەیخوا بۆ ماوەیەکی زۆر بێت بەجۆری خۆراکە میمە مەسەن هەم ینی لە ڕووی کوالیتێکەوە بای خۆراکی هەبێ خواردنێکی هەروە هاکەزایی نەبێ مناڵەکە دوای نو ساعت هەست کاتەوە کە برسێتی بەڕێز دکتۆر خالد حەمە ساڵح پسپێر نەخۆشیەکانی منداڵ ئێمە زۆر سپاس دەکەین کە کاتی خۆت بەخشی بە ئێمە ئامادەبووی لەم بەرنامەیە زۆر سپاس دەکەم خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و بڕکەی دووەمان دەست پێیەکەین خۆشەویستان دووبارە سڵاوتانێ بە بڕگەی دووەمی بەرنامی ستۆدیۆی پەروەردەی تایبەتمان کردووە بە کار و چالاکی هونەری لە ناوەندەکانی خوێندندا بە خۆشحاڵیەوە میوانداری بە مامۆستا بەکەر عومەر بە ڕێزیان بەرپرسی یەکی چالاکی هونەری ڕۆژئاوا لە بەشی سلێمانی مامۆستایگیان بەخێر بێت سپاس دەکەی مامۆستا بەکر کە هەمیشە لەگەڵمانای لە کار و چالاکی هونەری ناوەندەکانی خوێندن با بزانین بۆ خوێندنی ساڵی 2007 بۆ 2010 خۆشبەختانە لە کاتی خۆیان ناوەندەکاری خوێندن کرایەوە بەڵام بۆ ئەم ساڵ ئەگەر کورتێ باسێکی ساڵی پاریش بکەین لە ناوەندەکانی خوێندن کاری هونەری بۆ ئەم ساڵ توانین بڵێن خۆشبەختانە کاری هونەری بەرچاوە بین لە ناوەندەکانی خوێندندا من سەرەتا لێرە بە ناوی یەکەی چالاکی هونەری قوتابخانە خوێندنگەکانی سلێمانی ڕۆژئاوا پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن لە تەواوی مامۆستایان و قوتابیان و خوێندکارانەکەم خوازیارم ئەم ساڵیش بتوانین کۆمەڵی کار و چالاکی بکەین دەرحەق بەو قەیرانەی کە هەیە چونکە ناوەندەکانی خوێندن زۆر پێویستیان بە کاری چالاکی هونەری هەیە لەم کات و ساتەیە ئێمە پارساڵ کۆمەڵە کار و چالاکیمان کرد بە خۆشحاڵیەوە بۆ هەموو قەیرانی داراییەوە توانیمان کۆمەڵە فیستیڤال کە نزیکەی زیاتر لە 100 مەکتەب قوتابخانە خوێندنگە توانیمانە فیستیڤاڵیان بۆ بکەین و فیستیڤالمان بۆ باخچە ناحکومیەکان کرد کە ئەوانی لە سنووری ئێمەیە بوون نزیکەی 30 باخچەی مناڵانی ناحکومی بوون پێشانگەی شێوەکاریمان بۆ کردنەوە و بەڵێنی ئەوەشمان پیاون کە بۆ ئەم ساڵی ئایندە ئەگەری شەڵا بتوانین لەگەڵیانە هاوکاری بکەین فیستیڤاڵی شان و مۆسیقاشیان بۆ بکەین چونکە ئەوان پێم وابێ بودجەیەکی تایبەت بە خۆیان هەیە و ئەتوانن کۆمەڵە کار و چالاکی بکەن لە حکوومیەکان تا ڕادەیەک باشترن بۆ ئەم ساڵیش ئێمە وەک یەکی چالاکی هونەری بێگومان پلانێکی ساڵانی تایبەت بە خۆمان هەیە لە ناو ناوەندەکانی شان و شێوەکار مۆسیقا شیعر و پەخشان توانیمانە کۆمەڵێ بەرنامەدانین سەرەتا هەر لە باخچە ئەهلەکانەوە دەست پێ ئەەکەین کە بتوانین فیستیڤاڵی شێوەکاریان بۆ بکەینەوە چونکە بەڵێنی ئەومان پیاون کە ئیتر لەگەڵ قوتابخانە خوێندنگاکان ئەهلەکان حکوومیەکانە کار بۆ ئەوانیشکەین بەڕاستی خوازیارم ئیتر لە دەست پێکردنی خوێندن و ئێمە بتوانین کار و چالاکیەکان ئەنجام بین مامۆستا بەکر باسی پلانە کرد
بێگومان ئەتوانم بڵێم بەداخەوە کە لە هەرمی کوردستانە پلان بۆ کارەکان دانێ لاانێ کارەکان لە کاتی خۆیان سەر نەگرێت چکە ئەو بڕیارانەی کە ئەکرێ سەرەتای ساڵ ناکرێ. ئیسا بەڕێستا کە پلانی ساڵانەی ساڵی 2007 بۆ 2010 دانیا و لە بۆری هوەریدا وەکو یەکەکی خۆتانە ئەبینین کە بڕیارێکی تازە دەرچوە لەم ڕۆژانەیە ڕۆژێک لە هەفتەکە ئەکرێ بە پشوویەکی فەرمی بۆ ناوەندەکانی خوێندن کە ڕۆژی شەمەیە. ئەم ڕۆژی شەمە وانەکان دابەشەکرێت بەسەر 5 ڕۆژەکەی کە لێک شەمەوە تاوەکو پێنجشەمەیە. ئایا ئەمە کاریگەری نەکردوتە سەروانی هوەر چکۆ پرسیارە بێگومان دروستە بێ لایەن مامۆستایان و کەسە بە پرسە پەروەردەیەکان ئەمە کە دابەشەکرێ کاریگەری نەخستۆتە سەروانی هوەر چکە ئێمە فێرین ئێمەواری هوەر دەهێنی لەوانەکان. بەڵام ئێمە بە ئەومان لەبیر نەچێ ئێمە وەکو چالاکی قوتابخانەکان تەنها سەرپەرشتی کار و چالاکی هوەرەکانەکەین. واتە زۆر پابند نین بە چۆنێتی مامۆستای هوەرت چۆن دەرز ئەڵێتەوە چۆن ئەچێتە پۆلەوە خطەی خۆی چۆندا ئەنێ و لەگەڵ قوتابی خوێندکارەکان چ بەرنمەیەکی خوێندندا ئەنێ ئەوە سەرپەرشتیاری پەروەردەی هوەریمان هەیە. ئەو بەڕێزانە ئەچن سەردانی مامۆسای هوەرەکەن زیاتر بە شەوانەکان پەیوەندی بەوانەوەیە چۆنێتی دەرزوتنەوەی مامۆستای هوەر لەگەڵ هەفتەکەیە با بڵێن چۆن ئەیگونجێنێت. بەڵام ئێمە تەنها کار و چالاکیەکان. ئەو پلانی ئێمەش کە جەنابەت باست کرد بێگومان ئێمە ساڵانە لە وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرەتی گشتی چالاکی قوتابخانەکانی سەر بە وەزارەتی پەروەردە ئێمە لەوێوە بە کتابێک ئاگادارەکرین کە چۆن کار و چالاکیەکانمان بکەین. بێگومان ئێمە لەسەر ئەو کتابە ئەتوانین پلانی ساڵانەی خۆماندانین. ئەو کتابەش نزیکەی مانگێک زیاترە بە ئێمە گەیشتووە واتە لە چ کاتێکا پێشانگای تەنانەت لەوەی تایە لە چ ڕۆژێکە زەنگی ساڵی خوێندن لێ بدرێ بەداخەوە ئەم ساڵ ئەو زەنگی ساڵی خوێندن وەکو ساڵانی تر هیچ خۆ ئامادەبوونێکی ئەوتۆمان بۆ نەکرد چونکە ئەتوانی بڵێ کارە هوەریتان ئەگەر هەڵە نەبوو لە ناوەندەکانی خوێندندا کردووە بەشی خۆی کەم تا زۆرێک لە کاتی کردنەوەی دەرگای خوێندنی ساڵی 2007 بۆشدا ئەوە پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی کە بەڕێز مامۆستا دڵشاد عومەر بەڕێبەری گشتی لە یەکێ لە قوتابخانەکانی ڕۆژهەڵاتە زەنگی ساڵی خوێندنیان لێدا بەڵام ئێمە وەکو پەروەردەی ڕۆژئاوا ئەم ساڵ ئەوەمان نەکرد بەڕاستی کە ساڵانی هەموو ساڵێکی تر ئێمە کردومانە و پار ساڵ لە دەی داری کەلی ئەوەمان کرد ئەو زەنگ لێدانە بەڵام ئەم ساڵ نەکرا چونکە کاتی دەوام لە چەند کاتێکەوە گۆڕات درێژکرایە بۆ تاگەشتە ئەو کاتەی خۆی بەڵام ئێمە بابینەوە سەر پلانەکە پلانی تایبەتی خۆمانەیە کە ئەم ساڵ چی بکەین لەکەیە پێشانگای پۆستەر بکەین پێشانگای بڵاوکراوە پێشانگای هاوبەشی ساڵانە ئەوانە بە پلانێکی تایبەت و دواتریش بەشەکانی تر باسی و پلانە بکەین جارێ و پلانانە زیاتر بۆ ئەماوە چ کاتێکە گرنگی پێێن ئەو پلانە تقریبان ئیتر لە مانگی 11ەوە ئەتوانین ئێمە دەستکەین بە کار و چالاکیەکانمان واتە 15 ڕۆژێکی تر ئەتوانین ئەو کار و چالاکیانە ئەنجام بین بەپێی ئەو پلانی کە خۆمان دامانە مەسەڵەن پێشانگای پۆستەر لە چ کاتێکا بێ بڵاو کراوە چ کاتێ بێ وە پێشانگای هاوبەشی ساڵانەکانیش کە ئیشی قوتابی و خوێندکار و مناڵانی باخچەکانە ئەکەوێتە تقریبان مانگی 3 و 4 و ئەوانەوە زوونیە لە مانگی 11 کەتە دەستپێیەکەن یاخود لە کاتی خۆیەتی بۆ نەخێر ئەوەی کە ئێمە داوای پێشانگایکی پۆستەرەکەین تایبەتە بە مامۆسای هونەر ئیشی هیچ قوتابی خوێندکاریتیان نیە زیاتر ئیشەکە ئیشی مامۆستایی هوەرە ئەو مامۆستایانش کە ئێمە داوای ئەو ئیشیان لەکەین پێم وابێ هیچ ئاستەنگیەک نایەتە بەردەمیان چونکە هەمیان خریجی کۆلێژی هوەر و پەیمانگای هوەر جوانەکانن ئەتوانن من بەش بە حاڵی خۆمەتوانم لە شەوێکە یەک دوو پۆستەر دروستکەم هەر ئەگەر بە ڕۆژیش خەریکی وانەوە پۆستەر بەڵێ پۆستەر لەبەرەوەی هەمومانزانین شکڵێکی ئاسان و سادەیەتەوە بێ بە شکڵێکی زۆر بەسیت بە چەند ڕەنگێک بە چەند هێڵێک بتوانی پۆستەرێک دروستکەیت ئیشەکە قورز نییە بەس ئەمە وا ئەکە کە پابندبوونی مامۆستا جاری کە بە دەوامی خوێندن و دەستپێکردنەوەی لێوە ئێمە دەستپێکەکە ئەمە وەکو کاتی پلانەکەوتمان لە مانگی 11ەوە دەستپێکە بێگومان هەر کاری پۆستەر نیە هەر کاری وێنەکێشانێ چەندین کاریکە با بێنە سەر پۆلێنی کارەکان ئەگەر بەڕێز ئاماژەی پێ بۆی زیاتر بینەرەکان مسانن ئێمە بەڕاستی وەکو ئەمە بەس من باسی ناوەندی شێوەکاریت بۆکەم جارێ بەشمانەیە بەش ئێمە بۆیە زیاتر ناوەندی شێوەکاریمان هەڵبژاردووە چونکە ئیشەکە ئیشێکی فەردیانی مناڵێک مامۆستایەک خۆی توانێت بە فەردی ئیشەکە بکە بەڵام ئێمە بەشی مۆسیقاشمان هەیە کە من دەستخۆشی لە مشریفی مۆسیقەکانەکەم کاک زانا کاک برایم کاک دلێ حسێن ئەمانە کە لە کاتی جومعە و
ڕۆژەکانی تریشە هەموو پشوویەکی هاوین لە یەکی شەش تا یەکی ئەو خولێکیان کردوێتەوە بێبەرانبەر بەڕاستی کاری هوەری پابند نیە بەداوام دیاریکراوە نەخێر ئێمە من سپاسیانەکەم ئێستاش کە ڕۆژانی جمعە و شەمانیەنەوە دەرزیان پێی ئەڵێن چونکە گروپێکن خۆیان لە مناڵێ و پەروەردەیان کردووە بەڵام ئەمە تۆ بتێ فیستیڤالێ بکەی بەڕاستی مەبلەغێ پارەی ئەوێ هۆڵی ئەوێ کۆمەڵێ شتیەوێ جلوبەرگ و خۆ ئامادەکردنی ئەوێش ئەو قرسایش ئەمانوێ نەخینە سەر تەربیەوە لەوانێ نەشتوانین بیکەین بەڕاستی بەڵام ئێمە هەر لە خۆ ئامادەکردنیان یانی ئیش و کار و چالاکیەکانمان هیچ نەوەستانوە بەڵام زیاتر مەسەل بەشی شانۆ دایمە ئامادەن ئیشکەن پارساڵ ئیشێکیان کرد لەسەر ژین گەشتێکی زۆر باش بوو برا بۆ کەلار و کفری و دواتریش بۆ هەولێر و ینی زۆر باش بوو من دەستخۆشیان لە یەکەم ینی بەشی شانۆش هەر ئیش و کارێکیان پێ بسپێری ئامادەن بەڵام ئیشەکان ئیشێکی جەماعیەتەوە بێت چەند مانگێ پڕۆڤە بکەی بە بیسی مناڵ ئەمە هیلاکێکی زۆریوە کاتێکی زۆریە بودجەیەکی زۆری بەڕاستی لەم کات و ساتەیە ئەو شتانە تۆزێ قرس بۆتەوە بۆ ئێمە بەس ئیشەڵا هەر بەردەوامە خۆشبەختانە سێرەکەی لە کاتی بۆنەکانە بۆنە پەروەردەیەکان کە لە ناوەندەکانی خوێندندایە بۆنە نەتەوەیەکانە مامۆستایانی هوەر زووتر کارەکان هێتە دەست بۆیان بگومان ئەمە پەیوەندی هەیە بە پلانەکەی ئێوە سیرەکەی لە کاتی بۆنەیەکی نەتەوەیە لە ماوەی چەند ڕۆژێکە کارێکی جوان ئامادەکرێەوە کۆی کە باسێتکە کە پار کارێکراوە بۆ کەلار و بۆن دەربەنی خان و چەند ناوچەیەکی کە هاتوچی پێکراوە ئەمە ئەرکێکی قورسە لەسەر ئەو بەشار بەڵام ئەمە بێگومان ئەم پلانەی ئێوە کاریگەری ئەبێ بۆی بەتاکید ئێمە لە ناو ناوەندەکانی خوێندنە مامۆسایانی هونەرمان وا ڕاهێناوەکە هەر یەکەو بە پێی پسپۆڕی خۆی ئەگەر شێوەکاری بێ شانۆ بێ مۆسیقا بێت بتوانێت کار و چالاکیەکەی خۆی بکات چونکە ئێستا لە زۆر ناوەندی سنووری پەروەردەی ڕۆژ ئاوایە ئێمە گروپی مۆسیقیمانەیە مامۆسای هونەرەکە سەرپەرشتی ئەکات ئێمە ساڵان کۆمانەکردنەوە لە هۆڵێکە فیستیڤالمان بۆ ئەکردن بەردەوام مامۆسایی مۆسیقا چەند قوتابی خوێندکارێکی هەیە کە بتوانێت بە سایزەرێک بە گیتارێک بە کەمانچەیەک بتوانێت لەگەڵیانە عەسفکا و کۆمەڵە گۆرانی و مۆسیقای و سرودی نیشتیمانی بەتایبەت ئەوانیان هەموو ئامادە کردووە ئێستا لە زۆر قوتابخانە و خوێندنگاکانە ئەوەمانێ مامۆستای شانۆ بەداخەوە کە نەبوونی منهەجێکی شانۆ وای کردووە کە مامۆستای شانۆ دەرزی شێوەکاری ئەڵێتەوە بەڵام ممارەسەی ئیشەکەی خۆی ئەکات و ئەگەر تۆزێکیش لە دەرزی شێوەکارەکە بجزێتەوە هەر چەند وشەیەکی شانۆ ئەیا بە پێی اختصاسەکەی خۆی بەگوێی مناڵانە ئەتوانێت گروپی شانۆ بکات ئەگەر کات و ساتی هەبێت و مامۆستایانی شێوەکاری ئێستا هەر مامۆستایەکی شێوەکاری لە هەر قوتابخانە و خوێندنی لە هەر باخچەیەک بینی ئەرشیفێکی زۆر باشی هەیە لە هونەری شێوەکاری و ئەتوانێت لە ماوەیەکی کەمە کۆمەڵە ئیشی زۆر باش بە مناڵەکان بکات چونکە ئەساس و بنەمایەکی زۆر باشی بۆ داناون بەر لە ئێستا ئەتوانێت کۆمەڵێک کار و چالاکی بکات ئێمە چەندین جار کار و چالاکی واشمان کردو و خستومانەتە سەر جادەیان لە ناو ناوەندەکانی خوێندنە پێرار کۆمەڵێک کار و چالاکیمان کرد لە ناو ناوەندەکانی خوێندنە وەزای دەنوێت بە بۆنەی ڕۆژی شاری سلێمانێەوە توانیمان 15 بۆ 20 قوتابخانە بەڵێ دیواری واجهەی مەکتەبەکە هەر بە مامۆسای هونەری مەکتەبەکە و چەند مامۆسایەکی تر بە شێوەی گروپ توانیمان ئەو بکەین بە سەرپەرشتی پارێزگای سلێمانی واتە لەم کار و چالاکیانە ئێمە وەک چالاکی قوتابخانەکان ئیشەڵا قەتدا نابڕین و هەر بە وەرەیەکی بەرزەوە ئیژەکەین چونکە لە ناو ناوەندەکانی خوێندنە ئەگەر چی چەندین ئاستەنگ و شت دروست بێت بۆ ناو ناوەندەکانی خوێندن تۆ بە هونەر بە وەرزش ئەتوانی ئەو ئاستەنگانە لابەری بەڕاستی چونکە مناڵ چوزانێ قەیران چییە چوزاقی بایکۆتی چییە بەڕاستی حەقی ئەو شتانەی نییە مناڵ حەزەکە گوێی لە مۆسیقا بێ حەزەکە هونەر چەند ڕەنگێ ببینێ لەگەڵ مامۆستاکەی ئیش بکات ئەنجا ئێمە بە خۆشحاڵی و بەرنامێکی واشماندانیەوە کە مامۆسای هونەر بە گروپ ئیش بکات لەگەڵ قوتابی خوێندکارەکانی تەنانەت دەمە فیستیڤالێکمان کرد ئی مۆسیقا دە 12 مادەمان ئامادە کرد کاک هێرشی عومەر ڕەزا کاک دلێر حسێن کاک برایم سابر کاک زانە مەحمۆژە خۆیان دانیشتون لەگەڵ مناڵەکان عەسفیانە کرد بەڕاستی مناڵی وا هەبوو کە قاچی نەئەگەشتە سەر عەرز لەسەر کورسێکە و کەمانچەی لێ ئەیە ئەمە ورەیەک دروزەکە لای مناڵ کە مامۆستاکەی لەگەڵیا ئیژەکە چونکە بە پێی یعنی ئێستا زروفی ئێستا 3-4 جۆر ئیشکردن هەیە مەسەلەن ئیشکردن مناڵ بۆ خۆی هونەر بۆ خۆی بکات گەورە بۆ مناڵی بکات و گەورە و مناڵ پێکەوە بیکەن
ینی بەڕای ئێمە گەشتونێتەوە قەنەعەتی کە گەورە و مناڵ پێکەوە کارە چالاکیەکە بکەن سەرکەوتوترە بێ بۆ مناڵ ینی گەورەکەش لەگەڵی دانیشێ ڕسم کات لەو سەر عەرزە فڵچەی لەگەڵ مناڵەکە قەڵەمبۆیەکی لەگەڵ بەکاربێنە یان لەگەڵ یا کاری مۆسیقا بکە یان کاری شانۆ بکە سەرکەوتوترە لەوەی گەورەیەک ئیش بۆ مناڵەکە بکات یان مناڵ بۆ خۆی بکات. بێگومان کاری هوەر حەز و خولیایە ئەبینین ئەگەر دەرچین لە ناوەندی کردنەوەی خوێندن ئەو دەرگای خوێندن کاکرێتەوە تا کۆتایەکەی باسی ئەوە ناکەم باسی پشتوی هاوین و بەدەل لە ناوەندی خوێندن خۆشبەختانە باسی کاری شانۆیی بکەین ئەمە بە گروپات دەکرێت بەڵام کاری مۆسیقا لە خۆت لەگەڵ کاری ئیشی وێنە کێشان و کاری تەشکیلی تەنها بە مناڵەکە یا کەسێک لەگەڵ مامۆستایەک دو مامۆستا ئەکرێت خۆشبەختانە ئەبینی لە کاتی هاینە خۆش و ئاماژە پێکرد کە مامۆستا بەڕێزەکان خولیان بێ بەرامبەر کردوەوە بەکاری هوەری ئەبینین مناڵ لە ئێستا دایک و باوک زیاتر ئەیان با بۆ کاری مۆسیقا فێربوونی مۆسیقای فێربوونی کاری وێنە کێشانە کاری ئیشی تەشکیلی هەر شتێک بێ ئەمە خۆشبەختانە ئەتوانین بڵێن مامۆستای هوەر وای کردووە یا بوارە هوەرەکە وای کردووە ئەم حەز و خولیا بێگومان لای دایک و باوک دروست بێ ئەجا فێری مناڵەکەیەکە و مناڵەکەی ئەبا بوو خولانە بەتەکیید من بەڕاستی پێت بڵێم ینی چەند ساڵە بەر لێسا زۆر باش بوو بەڵام ئەم قەیرانە تەسیری کە کردوتە سەر دایک و باوکەکە تا ڕادەیەک مناڵەکەشی خۆشبەختانە مناڵ حەز و خولیای زۆر زۆرە بۆ مناڵ هەیەی بەس ئەبێت دایک و باوکەکە هاوکاری بێ ئێستا من ئەو مناڵانەی کە ساڵانە ئایا بینم لە پشووی هاوی نایەن یعنی دایک و باوکم بینیوە کەمانچەکەی بۆ مناڵەکەی هەڵگرتووە کیبۆردەکەی بۆ هەڵگرتووە سایزەرەکەی بۆ گیتارەکە بە سیارە ئەیهێنێت لە بەردەمی دایرە دایێنێت لە کات و ساتی خۆیە کە ئەڵین سەعات 12 وەرەوە یەتەوە بە دوایە بەڵام تۆزێ ساردبوونەوەش هەیە لە دایک و باوکەکانە بەڕاستیم قەیرانە بەڕاستی ئەڵێم بارودۆخەکە تەسیری کردوتە سەر ئەوەی کە لەوانەیە ئەگەرچی لای ئێمە بێ بەرانبەریشە ینی بەڕاستی ئاو چاشیان بۆ ئەکڕین مناڵەکان هەموو خزمەتێکیان ئەولاانی کوتبێتە سەر ئەوەی بەداخەوە کە بارودۆخەکە باسمان کرد لە ڕووی داراییەوەکەوە و بگرێت سیاسیەکەش کە لە دەرونیە کەیسا گەورەکانمان هیچی بەڵام شڵەژانێکیان پێوە دیارە لە پیشەی مامۆستای پیشەیەکی کە هەڵبژێرن کەمتر کاتیان هەبێ زۆر ڕاستە منەڵێم تەسیری کردوتە سەر ئام بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا هەر کۆمەڵی خەڵقەیە کە بڵێن هیوایەکی هەیە ئەوێ مناڵەکەی فێری ئالەتێکی مۆسیقی بێ فێری هوەرێک بێ دانەبڕێلەوە بەڵام ئیتر بە تاکید پێ دەڵێم خۆشبەختانە لە پشووی هاوی نابوو پەیمانگایەکەی خۆشنێ ناوی بێنم بێبارێک لە پەیمانگایەکی ئەهلی ینی سیرەکەی بە پارەشە دایک و باوکەکە ئەیهێنێ بە دیارەوە وەستێت تاوەکو بەتایبەت لە بواری وێنە کێشان و مۆسیقایە چونکە ئەمە کارێکە زووتر هێتە دەست وەکو دەستە جەمعەیەکی گروپاتی کاری شانۆیی نییە دایک و باوک مناڵەکانیان ئەهێنا ئەنی لەم بارودۆخەشە خۆشبەختیە کە شتێکی وە ئەبینی مناڵەکەی لە پاڵ خوێندنەکە کاری هوەری فێرەکە بە تاکید بەس من کە ئەڵێم هەڵبەت یعنی کۆمەڵە زانیاریم لایەوە پێش ئەم قەیرانە ئەگەر ئێمە مناڵمان وە هەل ئەتوانیت دەودیدی 30 مناڵ 40 مناڵ تۆ مامۆستایقی مۆسیقی ئەتوانێت لە ساڵەکە 10 مناڵ فێری کەمانچە و ئەو بکە بەڕاستی ئەگەر مناڵمان وەربگرتایە ئەگەیشتە 200 مناڵیش بەڕاستی کە ینی نەمانوێرا زۆری ئەلانی بۆ بکەین و ئەوانە بڵێن خولێکی ئاو بە گەورەی کراوەتەوە چونکە تۆ مامۆساکەمە هەمووی سێ-چوار مامۆسا بوون کە خۆبەخشانەش دەرس ئەڵێنەوە بەڕاستی ئێستا ڕێز و سوپاسیش نەماوە گەرمە ڕێز و سوپاسێکیشان بۆ بکەم بەڕاستی کۆمەڵێ شت نەما هەر بەس بەدەمی ئەڵێن زۆر سوپاسانەکەین و دەستان خۆش بێ بەڵام فەرقی کردووە ینی ئەم ساڵ لەوانێ ڕێژەی مناڵەکانمان گەشتووە 40 مناڵ ینی 40 مناڵ هاتووە کە ئێمە فێری ئەو خولی مۆسیقایکەن بەردەوام ئێمە ژۆک و بەردەوامەکو فێرگەیەک دروستی ئەەکەین و حەز و ئارەزۆکانی خۆی ئیتر شەر نییە لە ئەخیرا ببێتە فەنانێکی زۆر گەورەی مۆسیقی لەوانەیە بڕات پیشەیەکی تر هەڵبژێرێ بەڵام ئەو وەکو خولیایەکی خۆی حەزکات مۆسیقایەک بزانێ شتێکی زۆر باسی پیشەت کرد ئەکرێ بڵێم خۆشبەختانە ئەو خوێندکارانێک کە لە لای باڕستا خولە بینن یاخود مامۆستاکان کە پەروەردەیەکەن بە شێوەیەکی باش ئەچنە ناوەندێکی باری هوەری نمونەیەک و پەیمانگای هوەرە جوانەکان کە هەر بەشی شان و مۆسیقا و کاری وێنە کێشانی تایە بەڵێ ئێوەش کاریگەریتان هەبوو لەسەر و خوێندکاران بەتاکید زۆریان ئەچنە کۆلێژی هوەریان پەیمانگای هوەرە جوانەکان من بە نمونە ئەوە بۆ بێنەوە ئەم ساڵ خوێندکارێکمان هەیە دەرچووی پۆلی 12ەیە بەڵام لە تیجارە کۆلێژی هوەر وەزارەتی خوێندنی باڵا قەرارێکی وای دەرکردووە کە ئەو کەسانی بچنە کۆلێژی هوەر نابێت دەرچووی پیشەسازی و ئەوانە بن ئەبێ هەر لە ئامادەیەکانەوە بڕۆن
بەڕاستی هەوڵی زۆر باشمان ناوە کە بچێتە ئەوێ بەڕاستی ئێمە سوپاسیانەکەین کە لە مقابلەکەشە هاوکاریان کردوون چونکە خوێندکارێکی زۆر باشە ئازبێکی زۆر باشە لە مناڵەوە خۆمان دەستگیرۆییمان کردو ئێستا تاوانی چییە کە ئەو لە تەلەبەی تیجارەیە و وەرناگیرێ ئێستا ناوەکەی بە کتابێک ڕۆشتە بۆ وەزارەت و کە ئیشەڵا ئاسانکاری بۆ بکەن بەڵێ ئێمە لەگەڵ ئەو قوتابی خوێندکارانی خۆمان ئەڕۆین ئەوانەی حەزیان بە هونەر بێت تا ئەیان گەینینە کۆلێژی هونەریان پەیمانگای هونەرە جوانەکان ئێمە دەستگیرۆییانەکەین بەلاتانەوە خۆشە کە ئەبینی مناڵی خۆتان پەروەردەرتان کردووە ڕاستە ئەگەرمە لە ناوەندی خوێندنا بەردەوام لێ بەڵام لە بوارێکی کا بەردەوام بێ وەکو کۆلێژی پزیشکی بێ بوارێکی مامۆستایی بە بەڵام بوارە هونەریەکەیشان بەشان سیرەکەی خوێندکارەکەی خۆتە لە تیپێکە یاخود لە کارێکی هونەریەک بە گروپات بێ لە بۆنێکی نەتەوەیە خوێندکارەکان کارتان لەگەڵاکەنەوە بێگومان زۆر خۆشە کە تۆ خوێندکارێکی خۆت ئەبینی لە هەموو هینێکا بەڕاستی من جارێک ینی کۆمەڵێ تەلەبەی خۆمە بینی کە لە ئامادەی چوارتا لە شارباژێر دەرزم پێوتون زۆر بە خۆشحاڵێوانی کێکیان قانونی تاو کردوانە غەیری هونەرەکەش بەڵام هەر خۆشە کە تۆ ئەیبینیتەوە بەڵام بە تەکی تۆ کە تۆ بە مناڵێکەوە هیلاک ئەبی لە پاشە ڕۆژە بەرهەمەکەی ببینی خۆشترێسە زۆر جارە مۆسیقیانەی لای من ئەڵێ ئێمە سپاسی مامۆستا ئەنوەر قەراخیەکەین ئێمە سپاسی مامۆستا ویلێمی حەناکەین کە ئەوانە ڕۆژە لە ڕۆژان دەرزیان بە ئێمەوتوە ئێستا ئەمانیش دەرز بە جیلێکی کە ئەڵێن سبەینێ ئەم جیلەش ئەڕۆن و پیرە بنووت ئیتر تەمەن وایە ئەوانەیە نەجێی ئەوان بەڕاستی مناڵ مسەردانی چالاکی قوتابخانەکانمانە کرد و بەشداریمانە کرد شتێکی زۆر خۆش بوو ئەوسا ینی کە ئەو کاتە من مەسە قادر کوردیم ناسیوە کە بەڕاستی لە ساڵی 63 و 62 سەرۆکی بەشی شێوەکاری بۆ لە چالاکی قوتابخانەکان زۆر ئینی کردووە بەڵام من لە هەشتاکانە کە بەشداریمانە کرد لەگەڵ مامۆستا هونەرەکان لە چالاکی قوتابخانەکان ئەیان بردین ئەوانەی تۆزێ دەستی ڕسمیان هەبوو لەگەڵ خۆیانە ئەیان بردین شتێکی زۆر خۆش بێسە من کە پێشانگایگەکەینەوە لە هۆڵێکا و سیچل قوتابخان و خوێندنگا تێکەڵەکەین و ئاڵ و گۆڕی هونەری دروزە بێ و مناقەشە دروزە بێ و مناڵ هەمووی یەکترەبین و کۆمەڵەکاری هونەری ئەو کاتی خۆمم بیرەکەوێتەوە بەڕاستی شتێکی چەند خۆش بووە چەند بەتان بووە کە من ئیشی مەکتەبێکی کەشم بینیوە ئەمانە هەمووی سوودی هەبێتە ئیشێکی دەستە جەماعی لای مامۆستا بەکر بێگومان هەموو کارێکی هونەری گرنگی خۆی هەیە بابزانی کاری هونەری چەند گرنگیە بۆ نەتەوە بۆ ڕەمزێک بۆ نەتەوەی پێ بناسیێنرێتەوە ئەگەر پێناسەیەکە هەبێ بۆی هونەر طبعا لای ئێمە هونەر بەنجە باسی هونەرکەین بە ساخی باز لە چالێکی قوتابخانەکان بێنین تا ئێستا ئێمە هونەر وەکو میلەتی کورد هونەرمان نەکردووە بە کەڵچەرێک بە کەلتورێک لە ناو نەتەوەکی خۆمانە نەمانتوانیوە بە هونەر مێژووی گەلەکەمان بنووسینەوە بەڕاستی تۆ ئەگە سەیری وڵاتان تا ئێستا نەمانتوانیوە تا ئێستاش نەمانتوانیوە بەڕاستی تا ئێستا ڕێز لە پەیکەر ناگیرێ ڕێز لە هونەر ناگیرێ پێشانگایەکەیتەوە هەر ئەو ڕۆژەی کە کاردی داوەت نامرد نردۆ بۆ ئەو کەسانە ئیتر بڕوا ناکەم زۆر کەم کەسێک لەسەر جادەوە زاتی ئەوەی هەبێ بچێتە هۆڵێکەوە و 5 دقە لەبەردەم تابلۆیەکە لەبەردەم پەیکەرێکا بوەستێت کە بەڕای من تەمەشاکردنی هەر تابلۆیەک هەر پەیکەرێک هیچ کەمتر نییە لە خوێندنەوەی کتێبێکی 300 لاپەڕەیی ئەو نەی سوود لێ ئەبینی بەڵام تا ئێستا ئێمە نەمانتوانی وەکو میلەتی کورد بتوانین بە پەیکاکە تاسش پەیکەرێک لە شوێنەکە دائێت دوای 1-2 ساڵ لا ئەبرێ پەیکەرێت دائێت لە شوێنێکە نازانی چۆن دائەندێت بەڕاستی پەیکەردا ئەنرێت سەیری واجهەی دواوەی ناکەن ئیشەکە ئەکوژێ ئەجا بەشێکی تایبەتیشمانە ئەم پەیکەرە ئەوە ئەهێنێ لەو شوێنە تایبەتەیە دانرێ یعنی شتەکە پاشا گەردانێکی پێوە دیارە بەڕاستی ئەوەش وای کردوکە ئێمە نەتوانین میلەتەکەمان لە ڕووی هونەرەوە بناسیێنین ئەمە زۆر زۆر گرنگە کە ئێمە بتوانین کاکە تاسە هونەرمەندان زۆری دەروی وڵاتیان نەبینەوە نازانن ئیشی هونەری چۆنەکرێ نازانن ئەوەمان نییە ینی چەند پێشانگایە بکرێتەوە ببرێتە دەرەوە ینی ئاڵ و گۆڕێکی هونەری نییە بەڵام لە وڵاتانە بینی زۆر ڕێز لە پەیکەرێک گەگرن لە شوێنێکا دایانێن چواردەوری فەزای شوێنەکە لە بەشێکی کشتی و ڕۆشنبیرێمان نییە کە پێشنگایەکە کرێتەوە تەنها تایبەتمەند کەسێک کە پێشنگا کاکاتەوە هاوڕێ ئەو کەسانە ئاڕۆن کەسێک کە بەشی پەیکەر یا هەر شتێک بێککە کاتەوە تاحێکاتەوە تەنها ئەو تایبەتمەندانە کاڕۆن کە پەیوەندیان هەیە بۆ کارەوە ئەتۆی بڵێ ڕۆشنبیرێکی گشتیمان نییە زۆر کەممان هەیە بەداخەوە زۆر کەمانەیە یان تۆ پێشانگایەکەیتەوە من 2 ساڵ بەر لە ئێستا پێشانگایکی پەیکەر سازیم کردەوە
یعنی بەڕاستی زۆر بەداخەوە زۆری لە هونەرمەندەکانی دەڵێ ئەمە مەبەستە چییە ئەمە چی ئێکاکە من پەیکەریتە 6 مانگ پێوەی خەریک بووم دە باشە تۆش دەدەقە لە بەردەمیان ڕاوەستە و سەیری کە خۆت چۆن ئەیبینی خۆت خوێندنەوەی بۆ بکە بەڕاستی یعنی ئەمەگە سرعەتە یەکسەر یەک لە ماوەی 5 دقەیە ئەبێ پێشی بڵێ ئەمە چییە ئەوە ئێ بابەدە خۆت بیخوێنەرەوە ئیشەکە بەڕاستی ئەو سەبر و تەحملەشمان نییە بەڕێز ئەمە مێژووی هونەر ئێمە نیمانە ئەتوانی بڵێ ئەم مێژووە کاریگەری هەیە لە ناوەندەکانی خوێندندا ئەگەر ئەو مێژووی هونەرێمان هەبێ ئەو گرنگێت تایبەتەمان هەبێ لە ناوەندەکانی خوێندن پێی بێگومان هەرە و تاکەیە کە پەروەردا بێ و لە پیکەرەکەی تو ئەڕوانە و تێگەیشتنی بۆ پیکەرەکەی بەڕێز زۆر ڕاستە بە قوربان بەزێمە تاسە منهەجێکمان نیە تاسە منهەجێکمان نیە لە ناو ناوەندەکانی خوێندنە تاسە منهەجێک نییە مامۆستایی هونەر یعنی خەتەی ڕۆژانەی خۆی هەفتانەی خۆی مانگانەی خۆی دابنێ لەسەر ئەو منهەجە هەمووی ئەکوێتە سەر فکر و هۆش و ئەوەی مشریفەکانی چالاکی و قوتابخانەکان چ ڕێنماییەکی بنێ مشریفەکانی پەروەردەی هونەری چ ڕێنماییەکی بنێ خۆی چ ڕێنماییەکی هەیە ئیتە هەر یەکە و بە ئاقارێکە ئەڕوا بەڕاستی ینی کە تۆ زۆرجا لە پێشانگایەکە کۆیەکەیتەوە ئیشەکانەوەی تێکەڵ و پێکەڵیەکی زۆری پێوە دیارە یعنی ئێمە من بەش بە حاڵی خۆم کە بوومە بەرپرسی چالاکی قوتابخانەکان چەندین ساڵ هەوڵممە کاری چەک و کلاشکۆف و تۆپ و تیار و تەقەمەنی لە ناو تابلۆکانە دەربێنین کاکە ئەو ئیشانە هەڵمەواسن بەڕاستی هەمووی ئەوە بوو بابەت لەجێ ئەوە با گوڵ و پەپولە و کۆمەڵشتی جوان گۆڕانکاریکی زۆر باشمان کردووە ئێستش لە هیچ تابلۆیەکی ئێمە هیچ شتێکی تونگوتیژی هیچ تەنانەت فیشەکی قاوانی هەڵ ناواسرێ بە هیچ شێوەیەک لە هیچ پێشانگایەکە ئەو کردومانە بە بڕیار بەڵام تا ئێستا تۆ منهەجێکی نەبێت ناتوانانی هونەر خۆشەویستکەی لە مناڵێەوە گرنگەوە مامۆستاکان گۆڕانکاریکی هونەریان دروست کرد زۆر باشن من دەستخۆشیان لێکم لە مامۆستانی هونەر گەر هەڵنەگەرە بهینە باسکەم خێزانێک لە دەرەوە وڵات دەوڵاتە ئەوروپیەکانە ئەژی مناڵەکەی کە هەرێک لە ناوەندەکان ئەبینی وڵاتێکی پێشکەوتووە کە مناڵەکەی لێ پەروەرداکە مناڵەکان شتێک دروستەکەن بەڵام مناڵی کوردەکە دەمان شتێک دروستەکە بە تەختەکە یعنی سێری کە ئەمە چیەلانێ لەو بیرۆکەی لە دایک و باوکەوە بۆی مابێتەوە کە سێرەکەی دەمان چە دروستەکە ئەوان بەعکسەوە ڕەمزێکی تر دروستەکەن گوڵێک دروستەکەن پەپولەیەک دروستەکەن بێگومان ئەمە گرنگە خۆشبەختانە ئێوە توانی وتانە لە کردنەوەی پێشانگاکانە تابلۆکانە ئەم توندوتی ژیانە نەهێڵن کە مناڵ ئەبینی لە کاتی بۆنەکانە تەقەمەنی و دەمانچەیە هەمووی پێەتی ئەمە مامۆستای هونەرەکە ئەم حەسوخولیایە خۆشەویستی لای مناڵ دروستەکە ئێمە هەر بە ڕێنماییش ینی پێمان وتون و مامۆستای هونەریش ێستا بەڕاستی زۆر باشن دەستگیرۆیەکی زۆر باشی قوتابیان و خوێندکاران ئەکەن بەڵام زروفەکەی ئێمە وایەکە کە تا ئێستا تازە لە ئەی ڕقیبین لە شەڕ و فەرتەنەوە نەکبەتی و ململانێک کە لە ناو میلەتەکەمانە بەڕاستی هەیە ئێمەش حەزمانە کرد وڵاتێ بووینایە منیش نەمزانێ کلاشکۆف چۆن ئەتەقێت چ جای مناڵێک بەڵام لە وڵاتێکایە کە براکەی پێشمەرگێ چەکی پێ لە ماڵە براکەی پۆلیسە چەکی پێ براکەی کەناڵ مرورێکە دەمانچەی پێ ئەمانە ڕنگ ئەیاتەوە ئەبێ ئێمە هەوڵ بین ئەوانە لە مناڵ دوور خینەوە ئیتر کە گەورە بوو خۆی و خۆی بەڕاستی تۆ ناتوانانی بە گوێت ناکە بەڵام ئێمە تا ئێستا جیاوازیەکی زۆرمان هەیە لەگەڵ وڵاتان کاکە تۆ ینی ئەوان بەڵام لێرەوە ئەگەر بەڕاستی ئێمە هونەرکەین من باباسی ئەوەشت بۆ بکەم مامۆستا ئیسماعیل خەیات کۆمەڵێ تابلۆی مناڵی نار بۆ دەرەوەی وڵات بەڕاستی هەموو بڕوانامەیان بوات ئەو کات مامۆستا ئیسماعیل خانە نشین نەبوو کە تەمەنی درێژ بێ و لای ئێمە بوو کۆمەڵێ شتی زۆر باش ینی بەڕاستی مناڵی زۆر بەهرەمەندمانێ بەڵام ئەبێ سەرپەرشتی بکرێ کاکە ئەبێ ئەو تابلوانی کە ئەیکات مناڵ خوێندنەوەی بۆ بکەی بزانی چ ڕەنگێکی بەکارهێناوە ئایا مناڵێکی گۆشە گیرە ئایا مناڵێکە فراغی چۆن پڕ کردوێتەوە تو ئەتوانی لەسەر ئەمانە هەمووی نکەی بەڵام تا ئێستا ئێمە با من یەک نمونەت بۆ بێنمە ئەو برادرم لە سویدەوە هاتبووە کاک هەڵمەت خولێکمان کردە بۆم بەڕێوەری باخچەکان لەگەڵ مامۆسانی هونەری باخچەکان بەڕاستی لەوێ مناڵێک بە پاک و خاوێنی تەسلیم بە باخچەکە ئەکەن بەڵام مناڵێکی پیس و چەپەڵ ئەیانێ وەریگرنەوە ئەیانەوێت قژی پڕ بێ لە خۆڵ و لم دەمی خواردنی پێوە بێ سنگی خواردنی پێوە بێ سەر ئەژنۆکانی هەر خۆڵ و ئەوە بێت بەو شێوەی ئەیانێ وەریگرنەوە ئەگەر بە پاک و خاوێنی بیاننەوە ئەڵێ ئەم مناڵی ئێمە ئەمڕۆ مرتاع نەبووە بە حوڕێتی خۆی ئیشی نەکردووە چونکە بۆ لە سوچێکەوە گڵویان بۆ داناون لە سوچێکەوە لمیان داناوە با مناڵی یاری بکە لە شوێنێکە کۆمەڵە کۆمپیوتەریشکا و رادیۆ و هینیشکایاندانە وەرە بە تەڕنەفیس بیکەرەوەی نیکە لای ماڵێت دەستی خۆیە بڕێ یەکتر کوێرەکەن نابێت گڵ لە پۆلابێ نابێ ئەوە بێ لای ئێمە بە پاکی تەسلیمی یەکەی بە پاکی ژۆری یەگریتەوە کەواتە مناڵێکی لە قاڵب دراوت تۆ تەسلیم بەو باخچەیە کردووە ئەبێت پێڵاو دانێکە بچێتە ژوورەوە ئەبێ ینی هیچ هینێکی تێ من خۆ
گلەی ناکەم لە باخچەکانی خۆمان دەستیان خۆش بێ بەرنامە بەڵام پرۆگرامێکی جوانتر و بەڵام باشتر. جیاوازەکەم ئەلەویە منەوە تەنها وەک نمونەیەک بۆم باس کردی ئەوان بە پیسی ئەیانێ وەریگرنەوە ئێمە بە پاکی ئیتر سەیری کە خۆت قاڕەنەی بکە. بابەتەکە زۆر هەڵاگرێ بێگومان مامۆستایانی هونەر بەم بارودۆخە ئەرکێکی قورس لە سەرشانیانەوە زۆر هیلاکۆماندون ئەگەر داوشت هەبێ بۆ مامۆستایانی هونەر. وڵاهی من نەک مامۆستایانی هونەر من سوپاسی هەموو مامۆستایانەکەم چونکە کاری ئێمە کە ئەچینە ناوناوەندەکانی خوێندن لە بەڕێوبەرەکەەوە ئەیبینین تا مامۆستایانی هونەر و یاریدە دەرەکانیان ئێمە سوپاسیانەکەین دەستخۆشیان لێکن کە لەم بار و دۆخ و زروفەیە خۆشمان مامۆستاین ئاگامان لە حاڵی هەموو مامۆستایەکە کە چۆن 5 ڕۆژ بتوانێت دەوامکە لە ناو ناوەندەکانی خوێندنە بەڕاستی ئازایەتیە. من چاویان ماجەکەم دەستخۆشی لە مامۆستایانی هونەرەکەم مامۆستای هونەر لە هەر ناوەندێکا بێت سەرکەوتوترە مامۆستای وەرزش مامۆستای هونەر زۆر کاریگەر و زەرویرە لە ناو ناوەندەکانی خوێندندا بێت بە تایبەت بەخشەکانی مناڵانمان خوازیارم ئەم ساڵیش بتوانین کۆمەڵی ئیش و کارکەین زروفیش باش بێ بەلایەکە بکەوێت تێپەڕێنین و ئیش و کاری هونەری دەست پێ بکەینەوە چونکە ناوەندەکانی خوێندن بەبێ هونەر و وەرزش زۆر گەورەیتیا ئەکەوێت من خوازیارم ئەو فەراغە نەبێت. ئیشەڵڵا بەڕێز مامۆستا بەکەر عومەر پرپڕێزیان بەرپرسیەکەی چالێکی هونەری ڕۆژ ئێمە زۆر سپاس دەکەین کە ئامادە بووی لەگەڵمانە. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ جەناب و بەرنامەکە و ئەو خوشک و برا جوانانەی پشتی کامیرە سپاسیتان لێکم تەلەڤیزۆنی پەروەردە هەموو کات تەلەڤیزۆنی ئێمە بووە توانیمانە هەموو کار و چالاکیەکانمان لێرەوە پەخشکەین و دەستخۆشیتان لێکەین. زۆر سپاس دەکەم مامۆستاگیان سپاس بۆ ئامادەبوونت. خۆشەویستان بەرنامەی ستۆدیۆی پەروەردەی کۆتایی هات تا بابەتێکی تر و پەروەردەیەکی تر خواتان لەگەڵ.